سڵاوتان هەبێت. بێگومان پرسی دەرمان پرسێکی یەکجار گرنگە کە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوەیە. لە چەند ساڵی ڕابردوو پرسی دەرمان پرسێکی هێندە هەستیار بوو کە خراپ بازرگانیکردن پێی و کوالێتی جۆری دەرمان قسەی زۆری بە دوای خۆی هێنا و ئەوەش کە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان لەو بوارە ئاماژەی ڕوون و جدی بۆکرا ئاسایشی خۆراک و کوالێتی دەرمان بە شێوەیەک کە پێویستی بەوەی هەیە بە شێوەیەکی باش تەنزیم بکرێتەوە. مەبەستمانە لەو بەرنامەیە لەسەر کوالێتی جۆری دەرمان و کۆنتڕۆلکردنی دەرمانی خراپ و ڕێگە پێنەدراو بکەین لە بازارەکانی هەرێمی کوردستان. بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوەبەری کۆنتڕۆلی جۆری دەرمان لە ستۆدیۆ میوانەوە. کاک دکتۆر بەخێر بێن. هۆێڕای ئەوەی کە لە کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئاماژانێک کە لە وەزارەتی تەندروستی هەن تەنزیمکردنەوەی دەرمانە، ینی ڕێگرتنە لە دەرمانی خراپ و ئەو دەرمانانی کە ستیکەریان بەسەروەنیان بە کوالێتی کۆنتڕۆل تێنەپەڕن. بەڵام لەگەڵ ئەوەش تەماشا دەکەین لە بازارەکان تاوەکو ئێستاش دەرمانی بێستیکەر دەفرۆشرێن. ئەو دەرمانانە بە ژێر کۆنتڕۆلی ئێوە تێپەڕین و هاتنە کوردستان. بە ناوی خوای گەورە، ئێمە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەستپێکردنمان لە کابینەی نوێم و لە بە سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیری تەندروستی دەستمان بە هەنگاوەکانی چاکسازی کرد لە دەرمان. خۆشبەختانە لە خلالی ماوەی نزیکەی 10 مانگ کە ئێمە دەست بەکار بوون لە کوالتی کۆنتڕۆلی دەرمان توانیمەوەنە لە تاڕادەیەکی زۆر باش هەم لە کەمکردنەوەی ڕۆتین و هەم بەرەو پێشچوونی کاروباری کۆمپانیاکان و هەروەها کۆنتڕۆلکردنی کوالتی و دەرمانی کاریگەر و دەرمانی سەلامەت توانیمانە هەنگاوی باش جێبەجێ بکەین. ئەو پرسیارەی جەنابەت کە دەرمانی بێستیکەریش لە بازار هەیە، بەڵێ ئەوە پاش دیراسە و بەدواداچوونێکی زۆر بۆمان دەرکەوتووە کە دەرمان بێستیکەر لە بازار هەیە. ئەوانە بە دوو شێواز هەن، بە شێوازێکی بە قاچاغە بەداخەوە کە لە ڕێگەی بە تایبەتی لە ڕێگەی بەغداوە هاوردە دەکرێن، بەشێکیشی لە ڕێگەی خاڵە سنووریەکانەوە هاوردە دەکرێن لە ڕێگەی قاچاقچیەکانەوە، بەشێکیشی بەڵام پێش بێسەر بەشێکی تر، ینی ئێوە تیمەکانی ئێوە کاتێک دەستنا و سەیدەلیان هەستە بازار خۆ دەیدۆزنەوەزان ئەمە ستیکەری پێوەنی و قاچاق چەند ڕێگەی لەوە دەکرێت. ئێمە وەکو باسم کرد لە هەنگاوەکانی چاکسازی دەبێت لە بنەڕەتەوە چاکسازی بکەیت. بۆیە ئێمە سەیرمان کرد، ئێمە کێشەی پشکنینی دەرمان هەبوو لە کوالتی کۆنتڕۆل دەرمان تاخیر لە ینی دوا دەکەوت لە پشکنین کە ئەمەش خۆمان هۆکار بووینەوەکو کوالتی کۆنتڕۆل و لە هەمان کاتدا ڕێگە پێدان کە ڕۆتینێکی زۆر هەبوو لە ماوەی 2 مانگ بۆ 3 مانگ تا ڕێگە پێدانێک دەدرا بە کۆمپانیا بۆ ئای دەرمان هاوردە بکات. هۆکاری تریش هەبوون، ئەمانە هەمووی هۆکار بوون بۆ ئەوەی ڕێگە بدرێت دەرمانی قاچاغیش لە بازارەکان لە بازار ئەو دەرمانانی کە لەژێر کۆنتڕۆلی ئێوەدانی لەژێر ڕێنمایەکانی تەندروستیدانی لە بازار ئاگادارن کە دەفرۆشتن. بەڵێ ئاگادارین، بەڵام ئێمە دەستمان پێکردووە وەکو بیدایەت ئاماژەم پێکرد. ئێمە لە سەرەتاوە لە پەرەپێدانی تاقیگە و فراوانکردنی تاقیگە خۆشبەختانە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت دەستمان پێکردووە، ئێستا تاقیەکانمان فراوان کردووە. ئێستا لە توانای ئێمەدا هەیە، ڕێکمان خستووە توانای ئێمەدایە ئینشاءالله لە 2021 کە جێبەجێش دەکرێت هەموو دەرمانێکی هاوردە هەرێمی کوردستان دەکرێت، پشکنینی بۆ دەکرێت، مۆڵەتی بەکارهێنانی پێدەدرێت و ستیکەریشی لێ دەدرێت. ئەکەواتە ساڵی 2021 لیس دەرمانخانەیەک دەرمانی بە بێستیکەر نادۆزێت. لەوانەیە بچکە پێشتر مەجموعەیەکی ینی کۆمەڵێکی زۆر دەرمان بە کەمیە داخلی هەرێمی کوردستان کراوە کە بەداتا لە بەردەستمانە بەس لە 2020 نزیکەی 19,000 داواکاری ڕێگە پێدان پێشکەش کراوە. ئەوانە لەوانەیە فترەیەکی در لە بازار بمێنن، بەڵام لە 2021 ینی لەو ڕۆەوە ئێمە دەستمان پێ کردووە و جێبەجێشمان کردووە هەموو دەرمانەی پشکنینی بۆ دەکرێت، مۆڵەتی بەکارهێنانی پێدەدرێت و ستیکەریشی دەدرێت و دەچێتە بازار. بەسمە زیاتر لەسەر کوالیتی دەرمان قسە بکەین. هاوکارانم راپۆرتێکی بنکۆڵکاریان لەسەر کاری ئێوە و کەمکردنەوەی ڕۆتین دروست کردووە بە پێکەوە ببین. یەکێک لە چاکسازیە دیار و بەرچاوەکان لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان
کامکردنەوەی ڕۆتینە لە دامەزراوی کواڵەتی کۆنتترۆلی دەرمان کە لە ماوەی تەنیا 3 ڕۆژدا مامەڵەی کۆمپانیاکان بەبێ جیاوازی و دوای تێپەڕبوون بە چەندین فلتەری زانستی و یاسایی و کارگێڕی تەواو دەکرێن کە پێشتر نزیکەی 2 مانگی دەخایەند. ئەنجامدانی پشکنینی ورد و کارکردن لەسەر ڕێخستن و نوێکردنەوەی ڕێنماییەکانی بەڕێبەرایەتی کواڵەتی کۆنتترۆلی دەرمان بە شێوەیەک کە دەرمان بە پێوەر و ڕێنمایی ستانداردی جیهانی بگاتە دەست هاوڵاتیان لە گرنگی پێدانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. لە ماوەی ساڵی 2020دا لە دامەزراوەی کواڵەتی کۆنتترۆلی جۆری دەرمان داهات زیاد بووە و خەرجیەکان کەم کراونەتەوە. لەگەر دەست بەکاربوونی کابینەی نوێ و بە تایبەتش لە ساڵی 2020 ئێمە کۆمەرە کەنگاومان هاوشتووە بۆ ئەوەی لە ڕووی داهاتەوە داهات زیاد بکەین و لە هەمان شێوەش خەرجەکانمان کەم بکەینەوە. لەگەر سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا لەگەر ڕاوەستانی مەسەرەن شەقام و هەموو جوولەک ئەمە بەردەوام بووین لە کارکردن ئەمە جوای کردووە داهاتی مانگانەمان مانگ لە دوای مانگ زیاد بکە. خەرجەکانیشمان بۆ کەمترین ئازنزم کردووە. پلانی داهاتوشمان بۆ ساڵی 2021 پێک هاتووە لەوەی کە فەحسی مختبەری تاقیقەکانمان تاخیر نەبێت. دروستکردنی لیستی نیشتیمانی دەرمان ناشنال ماستەر لیست لەژێر سەرپەرشتی هۆبەی پەرەپێدان و توێژینەوەی زانستی ئەنجام درراوە کە بۆ یەکەم جارە لە مێژووی کوردستاندا پشت ببەسرێ بە توێژینەوەی زانستی بۆ هەڵبژاردن و دەستنیشانکردنی دەرمان لە ڕووی کواڵەتی و کاریگەری و سەلامەتیەوە کە پێشتر پشت دەبەسترا بە لیستی جۆراجۆری عێراق و وڵاتانی دەوروبەر. ئێمە دەستمان پێکردەوە بە تۆمارکردنی کارگەکان بەڵام ئەو کە ئینو باشتر بێت ئەو بەرهەمانەی کە هەوڵدەی هەرێمی کوردستان بێت چۆن وای لێ بکەین کە دەرمانێکی کەم کواڵەتی ئەو کواڵتیە کەمانە و کواڵتی خراپەکان داخل نەکرێت بە ئینو مەجموعەک دەولەتماندانە 35 دەولەتن دەبێت ئەو کارگانەی کە تۆمار دەکرێت لە هەرێمی کوردستان بڕوانامەی GMPیان هەبێت لەو 35 دەوڵەتە. ماعەدە ئەوانە تۆمار ناکرێت ئەگەر GMP لە دەستگا ڕەسەنەکانی نەبێت. بۆ نمونە وڵاتەکانی تورکیایە، ئێرانە، سووریەیە مەجموعەک دەوڵەتە کە لەو 35 دەوڵەتەیە نییە. ئەمە مەقسەدمان ئەوە نییە کە ڕێگری لێ بگرین بەڵام دەبێت بڕوانامەی GMP هەبێت لە دەستگا ڕەسەنەکان. لە ماوەی نزیکەی 8 مانگدا چالاکی گشت ئەو کۆمپانیانی کە پابەند نەبوون بە ڕێنماییەکان و شێوازی نوێی هێنانی دەرمان ڕاگیراون یان داخراون و لە بلاک لیستان کە ژمارەیان 33 کۆمپانیایە. بەڵێ کاگرکتۆر وەکەوەی کە لە راپۆرتەکە بینیمان کە کەمکردنەوەی ڕۆتین یەکێکە لەو کارانی کە ئێوە ئەنجامداات بە شێوێکی گشتی خۆتان باشە زانن کە ڕۆتین یەکێک بوو لەو بەڵایانەی کە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕین و هاوڵاتیان یەکەم کەس بوون کە زەرمەند بوون. خۆشبەختانە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان تەرکیز لەسەر کەمکردنەوەی ڕۆتین کرا و بەشێکی جددی بوو لە کارنامە. ئەو کەمکردنەوەی ڕۆتین کە لە راپۆرتەکە بینیمان بۆ نمونە کەسێک کە پێشتر کاریە کرد پێویستی بە 2 مانگ هەبوو بۆەوەی ڕێگە پێدانەکەەوە بێت ئێستا 3 ڕۆژە کەمکردنەوەی ڕۆتین چەند کاریگەری لەسەر باشکردنی کوالەتی جۆری دەرمانکردن. بەدڵنیایەوە ئێمە لە هەمان کاتدا لەگەڵ کەمکردنەوەی ڕۆتین بۆ مامەڵەی کۆمپانیەکان و هاوڵاتیان لە هەمان کاتیشدا ئێمە وەکو لە ڕێپۆرتەکەش ئاماژە پێکرا نقطەیەکی زۆر مهمە دەمەوە ئاماژەی پێ بکەم ئێمە ئەپدەیتی ڕێنمایەکانمان کردوتەوە پێشتر بەداخەوە ڕێگە دەدرا هەموو دەرمانێک یان هەموو پێداویستیەکی پزیشکی یان تەواوکەری خۆراک لە هەر وڵاتێکەوە هاوردە هەرێمی کوردستان بکرێت یعنی کوردستان بووە شوێنی ساختکردنەوەی دەرمانی کواڵەتی نزم. ئێمە لە یەکەم هەنگاودا بڕیارماندا کە چەندێک وڵات کە لە لیستی stringent list of authorities لە ڕێکخراوی تەندروستی جیهانیدا هەن کە ئەوانەی کە تونترین یان بڵێن باشترین ڕێنماییان هەیە بۆ بەرهەمهێنان و ناردنی دەرمان و هاوردەکردنی دەرمان ئێمە ڕێنماییمان دەرکرد کە بێجگە لەو 35 وڵاتی کە لە لیستی ڕێکخراوی تەندروستی جیهانیدا هەیە WHO لەوە زیاتر ڕێگە نەدەین دەرمان هاوردە هەرێمی کوردستان بکرێت و لە هەمان کاتدا گرنگی بدەین بە بەرهەمی ناوخۆیی. بەرهەمی ناوخۆیش ئێمە وەکو کوالتی کۆنتترۆل تا ئێستا سێ کارگەی بەرهەمێنانی دەرمانمان هەیە لە کوردستان ئێمە هەم پشکنین و ئینسپێکشن هەم بەدواداچوون بۆ کواڵەتی و
شێوازی بەرهەمهێنانی ئەو کۆمپانیانە دەکەین و هەمیش بەرهەمهێنەران یان وەبەرهێنەران هاان دەدەین بۆ ئەوەی کارگەی زیاتری ناوخۆی بێگومان پرسیارم لەسەر بەرهەمهێنانی دەرمانیش بەرهەمهێنانی ناوخۆیشیە وتەوەرێکی قسەکردنی ئەمە دەبێت بەڵام یەک لەو پرسیارانەی کە هەمیشە هاوڵاتیان دەیکەن و لێی دەترسێن کاتێک تۆ سنوورداری یان سنوور بۆ دەرمانی بیانی دادنەی لەگەڵەوەش نرخی دەرمان بەرزە بێتەوە تاوان بێگومان کوالێتی پێش هەموو شتێکە بەڵام ئایا ئەو کوالێتیە کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخی دەرمان نابێت لە بازارەکان بەتایبەت لەو قیرانەی ئێستامە تێکەوتو ئێمە ڕەچاوی ئەو خاڵەمان کردووە بەڕاستی ئەوەی ئێستا لە کوردستان دەگوزارێ بەداخەوە ئەوەیە فەوزا کە خاڵی یەکەمەکو جەنابەت ئاماژەت پێ کرد کوالڵەتی دەرمان لی مطمئن نین ئێمە ئەو 35 وڵاتایی کە دیاریمان کردوون لە هەمان کاتدا کە لە ڕێپۆرتەکەش ئاماژەی پێکرەوە ڕێگە دەدەین وڵاتانی تریش دەرمان بێت بەڵام هەندێک پەیوەردادەنین دەبێ هەندێک بڕوانامەی جیهانیان هەبێت تاکۆ ڕێگە پێدانە بدەین بەڵام ئێمە ینی بەنسبەت هاوردەکردنیش هیچ تەئسیر لەوە ناکاتن دەرمان کەم هاوردە بکرێت بە پێچەوانەوە دەرمان وەکو خۆی هاوردە دەکرێت بەڵام بە کوواڵەتیەکی بەرز و بە کۆنتترۆلی حکوومەت ینی لەمە دووە بە پێوەەر و بە ڕێنمایی کوالتی کۆنتترۆلدا ڕێگە دەدرێت هەردە چ دەرمانێکدا هاوردە بکرێت و لە هەمان کاتدا کە وەکو ئاماژەمان پێکرد لەمە دووە کە ئەو فەوزایی کە هەیە کە بەداخەوە ئەمە پێویستیمان بەو هەموو ڕێژەی دەرمانیەکە دێت چکە بەشێکی زۆری بۆ منافسە و بۆ ساختکردنەوەی دەرمان دێت بەشێکی زۆری لە کۆگاکان ئەکسپار دەبێت و هەر بەکار ناهێنێت ئێمە دەمانەوێ کۆنتترۆلی کوالڵەتی دەرمان کاریگەری دەرمان باش لەگەڵ پێویستەکان لە هەمان کاتیشدا چاودێریەکی زۆر تند لەسەر نرخیش دەکەین ئێمە نرخدادنین و نرخەکەش چاودێری دەکەین لە ڕێگەی تیمەکانی چاودێری بازارەوە بە پێچانەوە پێشتر نرخیش جێبەجێ نەکراوە لەمە دووە لەمە ئێمە لەگەڵ ئەوەی کە کوالڵەتی دەرمان ڕاچاو دەکەین و زۆر پێوەری باش و فلتەری باش دادەنین لە هەمان کاتدا باش نرخیش جێبەجێ دەکەین بێگومان ئەمەوێت هەندێک زانیاری بدەینە بینەر بەڵام ئەگە زۆر بە کورتی وەڵام دەیەوە ئێوە تیمی ئاوا زۆرتان لە بەردەستدایە کە کۆنتترۆلی بازار بکات لە کەمکردنەوەی نرخ یان لە بۆ نمونە دەرمانخانەیەک دەرمانەکان بە شێوەیەکی کە و گرانتر دەفرۆشێت یان دەرمانی خراپیدا دیتیمی زۆرتان لە بەردەستدایە بۆی کۆنتترۆلی هەموو هەرێمی کوردستان بکات بە کورتی وەڵامی ئێمە بە هەماهەنگی لەگەڵ سندیکای دەرمانسازانی کوردستان تیمی پێویست و بە فەرمانی کارگێری داشمان ناون لە هەموو هەم حافزەکان هەم قەزا و ناحیەکانیش تیمی ئێمە هەن و هەموو جێبەجێ باش بابچینە سەر ئەو زانیاریانە ئێستا ژمارەی کۆگاکانی دەرمان لە هەرێمی کوردستان 122 کۆگای دەرمانەیە ئەم کۆگایانە هەمووی لەژێر کۆنتترۆلی ئێوەدان وایە بەداخەوە من دەمەوێت لەسەر ئەوە ڕوونکردنەوەیەک بدەم کۆگاکانی دەرمان ئێمە پلانێکمان هەیە پێشتر لە ڕێگەی کەناڵی ئێوەشەوە ئاماژەمان پێ کردووە ئێمە بەرنامەکمان هەیە کۆگای نیشتیمانی ببێتە بەدیلی ئەو کۆگانی دەرمان چکە ئێستا کۆگاکانی دەرمان بەداخەوە بەشێکیان بۆنەتە هۆکاری ساختکردنەوەی دەرمانی دەستگێڕەکان و دەرمانی قاچاغ و هەروەها بۆنەتە هۆکارێک بۆ گیرانکردنی نرخی دەرمان کەواتە ئەو ژمارەی کۆگاکان کە ئێستا 122 ژمارە کۆگای دەرمانە لەژێر کۆنتترۆلی ئێوەدانی ئەتانەوێت کە کۆنتترۆلی سندیکای دەرمان سازانن بەڵام ئێمە وەکو وەزارەت ئەتانە کۆگای نیشتیمانی دروستکەن دەمانەوێت دروستکەین و هەروەها ئێمە وەکو چاودێریکردن چاوتیمەکانی ئێمە چاودێری دەرمان دەکەن لە ناوەوان بەڵام وەکو مۆڵەت و وەکو هەیکەلیە ئیشکردنیان ئەوانە سەر بە لە کوردستان ژمارەی دەرمانخانەکان 1970 دەرمانخانەیە کۆمنتان لەسەرەوەتی ئەمە شتێکی زۆر باشە پێمان باشە هەندی دەرمانخانەی فەرمی زیاتر بێت لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە و بە هەماهەنگی لەگەڵ سندیکای دەرمانسازان داوامان کردووە کە لە گوند و قەزا و ناحیەکانیش دەرمانخانەی فەرمی زیاتر بکرێتەوە چکە لە جێگای ئەوان بەداخەوە عیادەی لاکۆڵان یان شوێنی نایاسایی لاکۆڵانەکان کە لەوانە اختصاسیان نەبێ مامەڵە بە دەرمان زۆر باش ئەم ژمارە دەرمانخانە ئەو دەرمانخانانێک کە هەیە دەکەوێتە ژێر کۆنتترۆلی ئێوە یانیش باشتر بڵێم ئەو ئێستا ئیشتان لەسەرەوەی کە ژمارەی کۆگاکانی دەرمان بە نیشتیمانی بکرێت ناکرێت ژمارەی دەرمانخانەکانیشیان دەرمانخانەکانیش بە حکومی بکرێن یان زۆرێک بێت بە سیستەم بکرێن و لەژێر کۆنتترۆلی ئێوەدا بێت دەرمانخانەکان تقریبان کێشە نییە چکە سندیکا کۆنتترۆلی
دەرمانخانەکانی کردووە و بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی و کواڵیتی کۆنتڕۆل و چەندی وەکو ئاماژەم پێکرد ژمارەی دەرمانخانەی فەرمی زیاتر بێت لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە. باش کۆمپانیەکانی دەرمان بەڵێ ئێمە ئێستا 213 کۆمپانیای ئەکتیڤمان هەیە ینی فعالن ئێستا کار دەکەن. کۆمپانیای دەرمان لە کاتی ئێستادا ڕاگیرەوە ینیکردنەوەی کۆمپانیای نوێ دەمانەوێ ئێستا پۆلینکاریەک بکەین بۆ ئەو کۆمپانیانە ئایا ئێمە پێویستیمان بەو ژمارەی کۆمپانیا هەیە یان کۆمپانیا زیاتر ئەگەر پێویستیمان پێ هەیە یان نە ئەوە لە ماوەیەکی نزیکدا وەڵامێکتان پێ دەربارەی سزادان و داخستنی کۆمپانیاکان وەک لە راپۆرتەکە هاتیە لە ساڵی 2020 33 کۆمپانیا چا لە شاڕاجیرا. بەڵێ ئێمە بەداخەوە یەکێک لە کێشەکان کە تەسیری هەبوو لەسەر کواڵەتی دەرمان و کاریگەری دەرمان و سەلامەتی دەرمان جێبەجێنەکردنی ڕێنمایەکان بوو لەلایەن کۆمپانیەکانەوە بە تایبەتی لە شێوازی گواستنەوە و کۆگاکردنی دەرمان و هەروەها لە شێوازی مامەڵەکردن. بۆ ئێمە لە سەرەتای کابینەی نوەم بڕیارماندا ئەو کۆمپانیانە کە ڕێنمایەکانیان جێبەجێ نەکردووە هەمویان خرانە بلاک لیست و مۆڵاتێکیشماندا پێیان کە بەیان خۆیان چاکەنەوە. بەداخەوە 33 کۆمپانیا کە پابەند نەبوون بە جێبەجێکردنی ڕێنمایەکان خرانە لیست. یعنی ئەمانە جارش کەش بۆیان نییە ئەگەر خۆشیان چاکەنەوە بێنێت مادەم بلاک لیست ئەوانە لە بەپێی ینی قانون یەکلای دەکاتەوە ئەگەر بەپێی قانون لەوانە مەسەن هەیە بچێتە دادگا خۆی یەکلای بکاتەوە ئەگەر دێت دیسان پابەند بێت و هەموو ڕێنمایەکان جێبەجێ بکرێت و غەڕامە بکرێت لەوانە بۆی هەبێت ڕێنمایی لە ساڵی 2020 زیاتر لە 300 میلیۆن ستیکەری دەرمان چاپ کراوە. ئەم ڕێژەیە 300 میلیۆن بەشی سەرجەم ئەمە دەرمانەکانی کوردستان دەکات. بەس بە کوردستانە ئێمە لە کواڵیتی کۆنتڕۆل بە تایبەت پاش هەنگاوەکانی چاکسازی و پاش کەمکردنەوەی ڕۆتین خۆشببختانە زۆرترین کۆمپانیەکانی عێراقیش ینی جنوب و وەساتی عێراقیش لە ڕێگای کواڵیتی کۆنتڕۆلی دەرمانەوە کوردستانەوە دەرمان هاوردە دەکەن بۆیە ئەو ڕێژەیە زۆرە و هەروەها ئەمە وەکو لە راپۆرتەکە شاماژە پێگرە هۆکارێکە بۆ ئەوەی داهاتیش زیاد بکرێت. بەڵام ئەو عەدەدە 300 میلیۆن ستیکەری دەرمان کە چاپکرا بۆ ئەو دەرمانانەیە کە بە ڕێگەپێدانی یاسایی هاوردەی عێراق کراون ینی بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو عێراق. باشە 90,000 ڕێگەپێدان بۆ هاوردەی دەرمان و پێداویستی پزیشتی و تاواکاری خۆراکی دەرچووە هەروها 124 کۆمپانیا سزای مادی دراون بەهۆی پابەند نەبوونیان بە ڕێنماییەکان. 48 تا چاسی دەرمان دەژێت لەسەر دووخاڵی یەکەم هەمووی دەرفەتە دەمێ هەمووی دەرفەتە دەمێ بەس بۆ ئەوەی کە ئەم گرافیکانە بینەر ببینێت 15 کۆگایی دەرمان داخراون 4 کۆمپانیای دەرمان دیسا داخراون 55 کۆمپانیا بەرهەمهێنانی دەرمانی بیانی تۆمار کراون 10,000 دەرمان نرخی بۆ دانراوە 38 شوێنی فەرمی و نافەرمی دراونەتە دادگە ئەگەر لەسەر ئەمانە قسەتە لەسەر ئەوەی کە 19,000 داواکاری بۆ ڕێگەپێدان پێشکەشکراوە بۆ کواڵیتی کۆنتڕۆل ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ڕۆتین لە کواڵیتی کۆنتڕۆل کەم کرایەوە پێشتر چەند بووە داتای پێشترم ئێسالانیە بەڵام کەمترە چکە ڕێگەپێدان ئێستا لە ماوەی 2 ڕۆژدا دەردەچێت پێشتر لە 2 مانگدا دەردەچوو بە نسبەت 124 کۆمپانیا سزا دراون ئەوە هۆکارێک بووە پێشتر وەکو باسمان کرد لە هەموو سەرچاوەیەک ڕێگە دەدرا دەرمان هاوردەیاری کوردستان بکراوە بە بەڵێننامەیەکیان لێ وەردەگرت کە دوکمنتی ئەسلی بێنێ دواتر ئەو دوکمنتە ئەسلیانە هیچ نهاتون ئێمە هاتین لە هەنگاوەکان وەکو باسم کرد بۆ چاکسازی و بۆ بەرەو پێشچوونی کارەکان ئەو کۆمپانیایان کە پابەند نەبوونە بە دابینکردنی ئەو دوکمنتە ئەسلیانە کە پێویستن بۆ ڕێگەپێدان و بۆ پشکنینی دەرمان کە نەیان هێناون هەمووان سزا دران بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران 48 قاچاقچی دەرمان ینی ئەوانەی دەستگیرن بە عەلاگە دەرمان لە ڕێگەی کەرکووک یان مووسڵەوە بە ڕێگای گوندەکاندا داخل دەکەن بەڵام ئێمە تیمەکانی چاودێری بازاڕوەک و باسم کرد لەگەڵ بە هەماهەنگی لەگەڵ قایمیەتەکانی قەزاکان لەگەڵ سندیکای دەرمانسازان بەردەوام چاودێریان دەکەن بۆ هەتا ئێستا 48 کەیس هەمووشیان داوەتە دادگا. کۆگاکانی دەرمان 15 کۆگای دەرمان تا ئێستا داخراوان ئەوانش کە سەرپێچی ڕێنمایەکانی کواڵیتی کۆنتڕۆلیان کردووە بە هەمان شێوە 4 کۆمپانیا لە 2020 داخراوان ئەوانەشن کە پابەند نەبوونە بە ڕێنمایەکانی KMCA یعنی کواڵیتی کۆنتڕۆلی دەرمان
55 کۆمپانیای بەرهەمهێنانی دەرمانی بیانی تۆمارکراوە پێم خۆشە لەسەر تۆماری کۆمپانیەکان هەندێک ڕوونکردنەوە بدەن ئێمە خاڵی یەکەم لە کوالیتی کۆنتترۆل هەنگاو یەکەم میان بڵێن فلتەری یەکەم تۆماری کۆمپانیای بەرهەمهێنانە تۆمار بەس ئەوە نیە ناوی تۆمار دەکەی بەڵام پرۆسەیەکی زانستی زۆر وردە دۆسیەی ئەو کۆمپانیایی کە بەرهەمی کە دەرمان بەرهەم دێنێت لە هەر وڵاتێکی بیانی بە هەموو ینی پرۆفایلی ئەو کۆمپانیایکە چه بەڵگەنامەیەکی ناوخۆی چه بەڵگەنامەیەکی جیهانی هەیە و ئیمکانیاتی ئەو کارگە بەرهەمهێنەرە چییە لە کوالیتی کۆنتترۆل دەبێت تۆمار بکرێت وەکو ئاماژەشمان پێکرد ئەو کۆمپانیانەی ئەو کارگانەی بیانی کارگەی بەرهەمهێنانی دەرمان دەبێت GMPیان هەبێت لە ریفرنس کەنتریز ئێستا 55 کۆمپانیای بەرهەمهێنانی دەرمانی بیانی تۆمارکراون لە ساڵی 2020 ئێستا ژمارەیان چەندە ینی 55 تۆمارکراون ئەوانتر پێشتر تۆمارکراون پێشتر نزیکەی 700 کۆمپانیا لە کوالیتی کۆنتترۆل تۆمار کراون بەڵام بە پێوەری نوێنە بە ڕێنمایی ئەبدەیتنە بۆیە ئێمە یەکێک لە بڕیارەکان لە لە وەزارەتی تەندروستی دەرچووە پێداچوونەوە بە ژمارەی ئەو تۆماری ئەو 700 کۆمپانیان هەش دەکەین لەوانەیە ژمارەیان کەمتر بێتەوە چونکە ئەوانەش ئەگەر بڕوانامە باوەڕپێکراوەکان نەبێت کە ئێمە وەکو ڕێنمایی دامان ناوە و لە لیستی ڕێکخراوی جیهانی تەندروستیش هەیە لەوانەیە ئەوانەش لە لیستی تۆمارکراوەکان دیڕەجستەر بکرێن ناو تۆماری ئێمە دەربێت 10,000 دەرمان نرخی بۆ دانراوە 38 شوێنی فەرمی و نافەرمی ینی احتیمالە مەسەلەن کۆگایەکی دەرمان بێت یاساییش بێت بەڵام مامەڵی بە دەرمانی قاچاق و ساختەوە کردووە دراتە دادگا و هەندێک شوێنیش هەندێک شوێنی نافەرمین بەڵام مامەڵیان بە دەرمانی ناسای و قاچاقەوە کرد ئەوانش درانەتە دادگا باش لەسەر نرخیش ئەگەر مەجال هەبێت لەسەر نرخی دەرمان ئێمە کێشەیەکی سەرەکی ئێمە نرخی دەرمانە بەڕاستی ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆل بە واجبی خۆمان هەستاوین نزیکەی زیاتر لە 10,000 دەرمان و پێداویستی تەواوکەری خۆراک و پێداویستی پزیشکی نرخمان بووان داناوە لەسەر ستیکەرەکەش نووسرا و دەنووسرێتیش پێداچوونەوەش دەکەینەوە بە نرخەکاندا بەڵام بەداخەوە کۆگاکانی دەرمان و کۆمپانیاکانیش و دەرمانخانەکان وەکو پێویست پابەند نەبووینە باش لە ستیکەرەکان بە دۆلار دەنووسیان بە دینار دەنووسێت پێشتر بە دولار دەنووسراوە بەڵام بڕیارماندا چکە عملەی فەرمی ئێمە دینارە بەتایبەت لە ئێستاش هەر ئەو بەرزی و لەزمیە لە دۆلار بەردەوام چووکە جێگیر نییە ئێمە بڕیارمان داوە لە سەرەتای ساڵەوە یعنی سە پێداچوونەوە دەکەینەوە لەوانە هەندێک وەختی بووە چکە 10,000 عدد بە دۆلار نرخی بۆ دانراوە هەمووی دەکەینە دینار ئەو لەمە دووە عملەی فەرمی بۆ دەرمان دەبێتە دینار باشە پرۆسی پشکنینەکانی ئەوە چۆن بەڕێوە دەچێت بۆ پرسی دەرمان بەڵێ بەداخەوە پێشتر یەکێک لە گلەیە هەرە زۆرەکان لەسەر دەرمان و لەسەر کوالیتی کۆنتترۆل کێشەی دواکەوتنی پشکنینی دەرمان بوو خۆشبەختانە لەسەر ڕاستپاردەی جەنابی سەرۆکی حکوومەت کە زۆر بە جددی لەسەر مەوزوعەکەیە و پشگیریەکی تەواوی ئێمەی کردووە وەکو کوالیتی کۆنتترۆل وەزارەت تەندروستی و بە سەرپەرشتی بەڕێز وەزیری تەندروستی ئێمە لە خلالی ئەو لە ماوەی لە ساڵی 2021 هەنگاوی زۆر باشمان هاوێشتون بۆ ڕێخستنەوە و پەرەپێدان و فراوانکردنی تاقیەکانی KMCA و ئێستاش لە مەرحەلەی کۆتاییدان ئینشاءالله لە ساڵی 2021 کێشەی پشکنینی دەرمان دواکەوتنی پشکنی دەرمان بە هیچ شێوەیەک لە راپۆرتەکە بینیمان کە داهاتتان زیاد بووە لە بەرامبەردا خرجیتان کەم خۆشبەختانە سەرەڕای هەبوونی ڤایرۆسی پەتای کۆڕۆنا و سەرەڕای لۆکداون و یعنی قەدەغەی هاتوچوو لە دوسێ مانگدا بەڵام ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆل بەردەوام لە ئەرگدا بوون و لە خزمەت هاوڵاتیاندا بوون خاستن چکە ینی وەزعی کۆڕۆناش پەیوەندی بە ئێمەوە بوو دەبا ئێمە بەردەوام دەرمان دابین بکرێت و دەبێت دەرمانی باش و بە کوالیتی هاوردە بکرێت خۆشبەختانە بە نسبەت داهاتیشەوە ئێمە لە سەرەتای 2021ەوە تاکو مانگی 12 2020 ئەفغان سەرەتای ساڵی 2020 تا کۆتایی 2021 داهاتمان دوو بەرامبەر و زیاتر کردووە و هەروەها خەرجیەکانیشمان تا ڕادەیەکی یعنی تا کەمترین ڕێژە کەم کرد یەک لە پرسیارانەی کە هەمیشە لە میدیاکان و لەناو پەرلەمان و حتا لە شەقامەکان دەکرێت پرسی بە قاچاق بردننیان بە قاچاق هێنانی دەرمانە لە ناوچە سنووریەکان یان با بڵێن لە
خاڵە سنووریەکان پرسیارەکە بەو شێ بکەم چۆن ئێوە کۆنتترۆلی خاڵە سنووریەکان دەکەن لە هێنانی دەرمانی قاچاق لە کاتێکدا دەرمانی قاچاق ڕەنگە موسیبەتێکی گەورەی بەدواوە بێت لە هەمان کاتیشدا لە بازار لە پەرلەمان لە میدیا هەمیشە قسەی جددی لەسەر ئەو بابەتە دەکرێت. کێشەی قاچاق کێشەیەکی عالەمیە لە هەموو دنیا نسبیان قاچاق هەیە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان قاچاق هەیە و زیاتریش ئێمە کێشەی ئێمە نەک لە خاڵە سنووریەکانی ئێمن ئەوانەی کە لە ژێر کۆنتترۆلی حکوومەتی هەرێمی کوردستاندان کێشەی ئێمە لەگەڵ عێراق کە بەداخەوە بواتە سەرچاوی ساختکردنەوەی دەرمانی قاچاق لە هەموو دنیا دەرمانی ساختەشی تێدا لە هەمان بە دڵنیاوە کە قاچاقات ساختەی تێدا دەبێت ئێمە لە بیدایەتەوە دەستمان پێکردووە بنکەی ئێمە پێشتر نوێنەری کواڵتی کۆنتترۆل لە خاڵە سنووریەکان هەبوو ئێستا بنکەی کواڵتی کۆنتترۆل لە خاڵە سنووریەکان و لە هەردوو فڕۆکەخانەکان کراونەتەوە بە شێوەیەکی فەرمی ئێمە کە تۆماری کۆمپانیەکانمان کرد و ڕێگە پێدان دەدەین تیمی ئێمە لەوێ پشکنینی فیزیایی دەکات لەوێ پشکنینی مقارنەی بینی ئەو دووکم ئەو ڕێگە پێدانەی کە دەرچووە لەگەڵ ئەو مادەیە کە هاتووە کە هەمان مادەیە هەمان کۆمپانیا هەمان کارگێ هەمان سایت و لاینی ئەو مەسنعیان نە ئێمە وەکو کواڵتی کۆنتترۆل توانیمانە تا ڕێژەیەکی زۆر باش کۆنتترۆلی خاڵە سنووریەکان بکەین و داواکاریم لە هێزە ئەمنیەکان بە تایبەتی لە خاڵە سنووریەکان کە یعنی هەواڵمان بۆ دێ کە جار بەجار چکە دەرمان وەکو کاڵای تر نییە بەڕاست دەرمان هەندێک جار دوو پاکەت یان دە پاکەت یان چەند پاکەتێکی دەرمان لەوانەیە کاریگەریەکی زۆری هەبێت هەم وەکو سعر زۆر گران بێت هەم وەکو کاریگەریش لەسەر نەخۆش یان هەم شێوازی گواستنەوە و شێوازی کۆگاکردن و خەزمکردنی بۆیە هەواڵمان هەیە کە هەندێک خەڵک لەگەڵ عائلە دێت بە سەوارە لە مەسەن لە خاڵە سنووریەکان داخل دەبێت بە شێوازێکی وا دەیشارێتەوە لەوانەیە هێزە ئەمنیەکان پێیان وا بێت کە ئەوە بەکارهێنانی کەسیە بەڵام من داواکارم لێیان لە ڕێی بەرنامەی جەنابتانەوە کە هیچ ئێمە لە هەموو خاڵە سنووریەکان وەکو باسم کرد بنکەی کواڵتی کۆنتترۆل هەیە داواکارم لێیان کە یەک پاکەتی دەرمانیش بەبێ نوێنەرانی کواڵتی کۆنتترۆل کە کەسیش بێت حتا کەسی چکە ئێمە ڕێنماییمان هەیە بۆ بەکارهێنانی کەسی لەوێش هەندێک داواکاری هەیە دەبێت ڕاچێتەی دکتۆری لەگەڵ بێت و سەرچاوی کڕینەکەشی لەگەڵ بێت بەڵام هەندێک خەڵک هەیە دەرمان و حتا پێداویستی پزیشکیش لە خاڵە سنووریەکان لەوانە داخل بکات بە واستەی ئەوەی کە بۆ بەکارهێنانی کەسیە یان کەمیەکەی کەمە بەڵام برادرانی هێزە ئەمنیەکان لەوانە وەکو بەدڵنیاییشەوە وەکو دکتۆرێکی دەرمانساز کە پیشەیەتی لی نازانە بۆیە داواکارم کە هیچ حاڵەتێک حتا لە فڕۆکەخانەکانیش لە هەندێک جار لە VIP هەندێک شت داخل دەبێت هەندێک جار لە تێرمینال هەندێک شت داخل دەبێت ناکرێ ئەوە هەموو نوێنەری ئێمە و دەکرێت بە هەماهەنگی بێگومان لە وەڵامەکەی بەڕێستان سرنجێکم بۆ دروست بوو ئەویش وشیاری خەڵکە ئەم پرسیارە بە دوو بەش دەکەم لە بەشی یەکەم زۆر جار لە کۆمەڵگای ئێمە لە هەرێمی کوردستان خەڵکانێک کە لە دەرەوە دێنەوە زۆرێک دەرمان بۆ خزم و کەسەکانیان دێنن ئەمەوێت بەشێک وەکو کەسێکە لە کوالەتی کۆنتترۆلی شەکەی وەڵامێکت بۆ ئەو پێ بێت چکە پێیان وایە کە ئەم سەر ئێشی هەمان ئەم سەر ئێشی ئەگەر ئەم قۆڵۆنە هەمان ئەو قۆڵۆنەیە کە لە دەرەوە بێت بۆ نمونە پێیان وایە ئەم دەرمانانێک کە لە ئەوروپا دێن و لە ئەڵمانیا دێن و لە شوێنەکانی کە دێن بە دیاری بۆ خۆمان پێیان وایە باشتر ئەمەوێت کۆمنتێک لەسەرەوە هەبێت و بەشی دومی پرسیارەکانیشم لەسەر وشارکردنەوەی خەڵکە لە پرسی کڕینی دەرمان لە بازار چۆن بتوانن ئەو ستیکەرە چۆنە چۆن ماوە لەگەڵ ستیکەر بکەن ئەگەر ئەمە زیاترش بکەنەوە بەنسبەت ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوە دەرمان هاوردە دەکەن نەخۆشی هەر نەخۆشیە ینی لێرە هەر نەخۆشیە کە دکتۆرێکی ئەخسایی تەشخیصی کرد و نەخۆشیەکەی دیاری کرد هەمان نەخۆشیە بەڵام دەمەوێ یەک ینی هاوڵاتیان ئاگادار بکەمەوە لە خاڵێک کە زۆر مهمە دەرمان وەکو باسمان کرد وەکو هەر کاڵایەکی ئاسایی نییە دەرمان شێوازی کۆگاکردن و شێوازی گواستنەوەی جایە حتا من داوا لە هاوڵاتیان دەکەم هەر ماڵێک پێویست ناکات دەرمانخانەیەکی لە ماڵەوە هەبێت یان دەرمان لە هەر شوێنێک ئەگەر پێویست نەبێت لەگەڵ خۆی بهێنێت یان بە هەدیە بۆ خزمێک یان برادێک بهێنێت چکە دەرمان
لەوانەیە شێوازی کۆگاکردنی لە تۆمارکردن ئێمە باسی ڕێنمایی وردی زانستیمان کرد یەکێک لە ڕێنمایەکان ستیبلەتی دەرمانە کە لە شێوازی کۆگاکردن دەرمانەکە تێک دەچێت زۆر جار هەبووە بەداخەوە ینی حتا هەندێک جار هەندێک لە پزیشکەکانیش نمونەی دەرمان لە عیادەی خۆی لە شێوازێک لەوێدا دەنێت هەڵدەگرێت دوای فترەیەکی احتیمالە بەکار بێنێتن وەکو پێویست کار نەکات کاریگەریەکەی یان کواڵیتیەکەی گلەی لە کواڵیتی کۆنتترۆل بکرێت من دەمەوێ هاوڵاتیان و پزیشکانیش و خەڵکی خۆمان ئاگادار بکەمەوە کە کواڵیتی کۆنتترۆل بەرپرسە لە پێدانی ڕێگەپێدان و هاوردەکردنی دەرمان شێوازی بەکارهێنانی دەبێت زۆر بە شێوازێکی زانستی بەکار بێت پێویست ناکات لەش هەر شوێنێک دەرمان هەڵبگیرێت چکە احتیمالە ئەو دەرمانە ئەو کاریگەری کڕینی دەرمان بەداخەوە وشیاریکردنەوەی خەڵک کە بەشێکی ئەرکی میدیاکانێک ئەرچی ئێمەشە بتوانین ڕێنمایی زیاتر بدەینە هاوڵاتیان بۆ نمونە هاوڵاتێک لە لادەیەک یان لە قەزایەک تەنانەت لە شاریش کاتێ لە بازاڕەکرێت ڕەنگە بیستیبی کە فلانە حەب باش یا فلانە دەرمان باشە بێ گوێدانە سەر ئەو ستیکەرە بۆ ئەمە چیتان پێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەنسبەت ئێمەوە کوالیتی کۆنتترۆل وە هۆبەیەکماندانەوە هۆبەی ڕاگەیاندن لە هۆبەی ڕاگەیاندن ئێمە دکتۆری دەرمانسازماندانەوە بۆ تایبەت بۆ وشیارکردنەوەی خەڵک پێمان باشە بەڕاستی خەڵک زۆر وشیار بێت لە بەکارهێنانی دەرمان زۆر جار بەکارهێنانی ئەگەر پێویست نەبێت و دکتۆرێکی پسپۆر بۆی نەنووسێت و لە دەرمانخانەیەکی فەرمی بەکاری وەری نەگرێت لەوانە زیانەکانی زیاتر بن بۆیە داواکارم هاوڵاتیان دڵنیا بن کە کوالیتی کۆنتترۆل قسە دەکرێت حکوومەت و کوالیتی کۆنتترۆل و بەڵام دڵنیایان دەکەمەوە خەڵکێکی دلسۆس لە کوالیتی کۆنتترۆلە جەنابی سەرۆکی حکوومەت زۆر جددی لەسەر کەیسی دەرمان ڕاوەستەوە خۆی سەرپەرشتی دەکا خۆی زۆر بە جددی متابعی کوالیتی کۆنتترۆل و وەزارەتی تەندروستی دەکات تاکو باشترین و سەلامەتترین و بە باشترین کواڵەتی دەرمان بگاتە دەستی هاوڵاتیانی بۆیە داواکارم لە هاوڵاتیان ئێمە بەرنمەیەکی زۆر باشمان هەیە وەکو لە بەرنمەکەش باسمان کرد هەموو دەرمانێک لە مەودووە خاصەتەن لە مەودووە هەموو دەرمانێک بە هەموو فلتەرەکانی کوالیتی کۆنتترۆل کە کۆتا فلتەری ئێمە پشکنین و تاقیگەی کوالیتی کۆنتترۆلە بە هەموو فلتەرەکاندا دەڕوا و دواتر ستیکەری دەرمان لێ دەدرێت ئەو ستیکەرە ماندیبوونێکی زۆر و مەصرفێکی زۆریشی تێچووە ئەمەش هەمووی لە بەرژەوەندی هاوڵاتیە و خەمخۆریە بۆ هاوڵاتی بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم کە دەرمانی بێستیکەر بەکار نهێن وەرنەگرن ئەوە دەبێتە هاوکاری بۆ ئێمەش چونکە ئەگەر هاوڵاتی وشیار بێت و دەرمانی بێستیکەر وەرنەگرێت دەرمانخانە و کۆگا و کۆمپانیەکانی دەرمانیش ناتوانن مامەڵە بە دەرمانی بێستیکەرەوە بکەن بۆیە داواکارم لێیان کە دەرمان بێستیکەر وەرنەگرن و لە هەمان کاتدا دەرمان لە شوێنە نافەرمیەکان وەرنەگرن ئێمە داوامان لە سندیکای دەرمانسازان کردووە و هەماهەنگین پێکەوە کە لە زۆرترین شوێن لە کوردستان دەرمانخانەی فەرمی بکرێتەوە و دکتۆری دەرمانساز سەرپەرشتی لێرەوە بە بینەرانی بەڕێز دەرێم کە لە خوار شاشی ئێمە ستیکەرێک دانراوە بەس لە ستیکەر لەو لەزگەیە کە لە پاکەتی دەرمانەکان یان لە شوشەی دەرمانەکان دەدرێت وەکوی کە دکتۆر ئاماژەی پێکرد تکایە بە هیچ شێوەیەک ئەگەر پاکێتێکی دەرمان ئەم ستیکەرەی لەسەر نەبێت کە لۆگۆیشی لەسرە تکایە میکڕن دکتۆر ئەمەوێت بچینە سەر بەرهەمهێنانی دەرمانی ناوخۆیی بەڵام دوای بینینی ئەو راپۆرت یەکێک لە گرنگترین پلانەکانی بەردەم کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بایەخدانە بە بەرهەمی ناوخۆیی لە ناو ئەو بابەتانەشدا کار بەوە دەکرێت بە شێوەیەکی فراوانتر دەرمان لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بێت و هانی کۆمپانیا و کارگە ناوخۆیەکان بدرێ لە هەرێمی کوردستاندا چەند کۆمپانیایکی بواری بەرهەمهێنانی دەرمان هەن کە سەدان جۆر دەرمان بە کۆڵەتێکی بەرز بەرهەم دەهێنن بۆ هاندانی کاری ئەو کارگە ناوخۆییانە ئێستا بە جۆرێک پرۆسەکە ڕێکخراوەتەوە کەوا تەنیا لە 33 دەوڵەتەوە دەبێت دەرمان هاوردە بکرێ ئێمەوەکو بەڕێبەرەتی کۆنتترۆلی زۆری دەرمان پاڵپشتی تەواوی ئەو کەسانە دەکەین کە دەیانەوێت کارگەی ناوخۆدا بمەزرێنن بۆی زیاتر هانی بەرهەمە ناوخۆیەکان بدەین لۆی کەڤەری بازار بکەین بەو کارگانەی کە دەتوانن ئەو دەرمانانە تەوفیر بکەن لە بازاری کوردستان
بەرامبەر ئەوەش ئێمە ئەو دەرمانانەی کە لەمە دووە لە ساڵی 2020 دێن دەبێت سەرچاوەکانیان لەو 33 وڵاتانە بێت کە لە بەرنامەی چاکسازی کابینەی نوێمی وەزارەتی تەندروستی کە ئاماژەی پێکراوە بۆی باڵانسەکە ڕابگرین پێمان باشەوە بەرهەمانەی کە لە دەروی وڵات دێن های کوالیتی بن بۆی نەخۆشی سوادە لە بەرهەمەکان بکە بەرامبەر ئەوەش گرنگی بە بەرهەمی ناوخۆ و کارگەی ناوخۆ دەدەین بۆ کەسانی کە لەتوانیاندا بۆی بتوان کارگەی ناوخۆ دروست بکەن. لە ئێستاشدا بڕیاردراوە هەر بەرهەمێک هاوردەی هەرێمی کوردستان بکرێ دەبێت کارگەی بەرەمهێنەرەکەی لە دەستگای کواڵەتی کۆنتترۆلی دەرمان تۆمار بکرێ و بڕوانامەی نێودوڵەتیان هەبێ لە وڵاتە ڕەسەنەکان واک بڕوانامەی CPP، ئایزۆ، GMP و چەند بڕوانامەیەکی دیکە بەمەش دەتوانرێ ڕێگە بگیرێ لە دەرمانی کواڵەتی نزم و ساختە و قاچاغ ئەو کارگانش کە لەو وڵاتانە کار دەکەن پێویستە تا 21/3/2021 لە هەرێمی کوردستان خۆیان تۆمار بکەن. لە کوالێتی کۆنتترۆلی جۆری دەرمان بۆ ساڵی 2021 پلانێکی تۆکمە دانراوە کەوا بە هیچ شێوەیەک ئەنجامی پشکنین دەرمان لە تاقیەکانی کوالێتی کۆنتترۆلی دەرمان دواناکەوێت و هیچ دەرمانێک بەبێ ئەنجامی پشکنین ناچێتە بازارەکانی هەرێمی کوردستان و گرنگجێکی زۆر دەدەین بە بەرهەمە ناوخۆیەکان. بۆ لەمە و دوا دەبێت لە 33 وڵاتەوە دەربان هاوردەی هەرێمی کوردستان بکرێ وڵاتانەش پەسەندن لای ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO وا چەندین بڕوانامەی نێودوڵەتی باوەڕ پێکراویان هەیە. بەڵێ کاگکتۆر ئەمەوێت لەسەر بەرهەمهێنانی دەرمانی ناوخۆی ئەوەت لێ پرسم کە ئەو کارگانەی کە دەرمانی ناوخۆی بەرهەم دێنن بە هەمان کوالێتی دەرمانەکانی ئەوانەی کە لە دەرەوە بەرهەم دێن و دێنە کوردستان بە هەمان کوالێتیە. بە دڵنیایەوە ئێمە تیمێکمان هەیە تیمی ئینسپێکشنی پێ دەڵێن پشکنینی تەواوی هەر کارگەیەک دەکەن ئەگەر لە دەرەوەش پێویست بکە سەردان دەکەن بەڵام بە تایبەتی بە نسبەت کارگە ناوخۆیەکان ئێمە سێ کارگەمان هەن وەکو باسمان کرد لە 2021 بەرنامەمان داناوە سەردانی پشکنینی ئەو کارگانانش دەکرێت و هەر کارگەیەکی نوێژ دروست بکرێت بە هەمان ستاندارد و هەمان ڕێنمایی کە بۆ دەرمانی هاوردە کرا و دانراون بە پێی ڕێنمایەکانی کواڵیتی کۆنتترۆل وەزارەتی تەندروستی دەبێ بەرهەم بهێنرێت. کەواتە ئەو دەرمانانە لەژێر کۆنتترۆلی ئێوەدان و لە تاقیەکان تێدەپڕن و بە هەمان ئەو کوالیتیە تەندروستیە کە لە جیهاندا ستانداردا. باشە. یەکێک لەو تەوەرانەی کە لە کۆتا بەرنمەکە ئەمەوێت قسەی لەسەر بکەین سەیدەلیەی یان دەرمانخانەکانی ناوکۆڵانەکانە. یەکێکە لەو بابەتانەی کە بەڕاستی قسەی زۆر لەسەر دەکرێت زۆر ینی لەگەڵ ڕێزم بۆیان زۆر جار دەرمان و دەرزی دەدەن بە خەڵکیش ینی خەڵکی چارەسەرەکەن دوو دەرزی تێکەڵ یەکتر دەکەن دەرمانەکان بە شێوەک لە شێوەکانەکەن لەگەڵ ئەوەش کە لە پێشتر خۆتان ئەزانن کە 18 ئایتیم دانرابوون سێدەلەکان بۆیان هەبوو ئەمە بفرۆشن ئەو بڕیارە بۆ 1 ساڵ بوو یان ئیستاژ بەردەوامە لەسەری وتیتان کردو بۆ ئەو بڕیارە لە کابینەکانی پێشتر دراوە لەبەر وەزعی ینی واقعی کوردستان درابوو بەڵام ئەو کاتیش ئێمە لەگەڵی نەبوون وەکو کواڵیتی کۆنتترۆل و بڕیارەکەش خۆشببختانە هەلوەشایتەوە ئێستا بڕیارەکە نەمایە کەواتێ ئایتمەش بۆیان نییە بووان نییە ئەو دەرمانخانەکان بیفرۆشن ئەوانە دەرمانخانە نین ئەوانە شوێنی نافەرمینیان شوێنی نایاساین بەڕاستی وەکو ئاماژەشم پێی کرد ئێمە هاوڵاتیان وشیار دەکەینەوە کە دەرمانێک لە دەرمانخانەش وەرنەگرن بەبێ تەشخیص و بەبێ ڕاچێتەی دکتۆر کەچی هەندێک شوێنمان هەن بەداخەوە شوێنی نایاساین لە شێوازی کۆگاکردن لە شێوازی مامەڵەکردن لە شێوازی تێکەڵکردنی دەرمان لە ڕۆی زانستیەوە بەداخەوە بە دڵنیاییەوە ئەوانە کاریگەریان لەوانەیە یەکسەر دەرنەکەوێت چکە دەرمان ئیشی خۆی دەکات ئەوڕۆنە سبەی ئیشی خۆی دەکات وەکو باسیشم کرد ئەگەر دەرمان دروست و وەکو ینی بە پێی ڕاچێتەی دکتۆر و ینی تەشخیصی دکتۆر بەکار نەهێنرێت خراپیەکانی زیاترن لە باش دکتۆر کۆنتترۆلکردنی ئەو دەرمانخانەی کە لە کۆڵانەکان هەن کارێکی زەحمەتەگە کۆنتترۆلیان من بە زەحمەتی نازانم بەڕاستی و ئێمە وەکو کواڵیتی کۆنتترۆل بیرۆکەی ئێمە شوایە لەگەڵ سندیکای دەرمانسازانی کوردستانیش دانیشتمان کردووە لەگەڵ جەنابی وەزیری تەندروستیش ئێمە پێمان وایە ئەگەر ئێمە کۆنتترۆلی کۆمپانیەکان و
دەرمانخانەکان بکەین و ئەو کۆگان نیشتیمانیە کە باسمان کرد دا بمەزرێت چکە ئێستا ڕاستە بەشێکی لە دەستگیر و قاچاقچیەکان وەردەگرن دەرمانەکان بەڵام بەشی زۆریشی لە کۆگا فەرمیەکانی دەرمان وەردەگرن یان دەبێت ئەو ڕاستیە نەشارینەوە بۆیە ئێمە پێمان باشە کۆگاکانی دەرمان ناوەندێکی زیادن بەڕاستی هەم لە ڕۆی گرانکردنی نەرخ هەم لە ڕۆی پێویستە بە نیشتیمانی بکرێت بەڵێ ئەوە دەبێت بە نیشتیمانی بکرێت و کۆگایەکی نیشتیمانی لە ژێر سەرپەرشتی حکوومەت یاریمی کوردستان وەزارەت تەندروستی کواڵیتی کۆنتترۆل بێت ئەگەر کۆگای دەرمان و کۆمپانیای دەرمان مامەڵە لەگەڵ قاچاق ئەو شوێنە ناسایانەکەن ئەو لە کوێ دەرمانی دەست دەکەوێت و لە هەمان کاتدا دەبێ وەزارەتی ناوخۆ بە تایبەتی و هێزە ئەمنیەکان بەعام ینی هەماهەنگ بن لەگەڵ ئێمە و پشگیری وەزارەتی تەندروستی کواڵیتی کۆنتترۆل بکەن لە پلاندا هەیە بەڵێ لە پلانی ئێمەدا وەکو شوێنێکی شاراوانین ینی نێسامن تۆ لە دوای ئەو بەرنامە بچین لە کۆمەڵێک کۆڵانەکان لە هەولێر لە سلێمانی لە دۆک لە قەزاو ناحیەکانیش دەبێت بێگومان دەبین کەواتە شوێنە شاراوانین کاری قاچاق بکەن بۆ نمونە تابلۆیان هەڵواسی و خەڵکەکانیش دیارن و ئیشەکانیشان دەکەن بەڵێ والله من ینی بە جددی ئەو وەکو داواکاری هەم لە هاوڵاتیان هەمیش لە هێزە ئەمنیەکان دەکەم کە پاڵپش بن ئێمە بەرنمەیەکی زۆر باشمان هەیە وەکو تیمەکانی چاودێری بازار پێم ئەوە لە ینی دەرمان وەکو هیچ شتێکی دینیە پەیوەندی بە ژیان و بە تەندروستی خەڵکی باشە دکتۆر لەبەرەوەی من کاتم زۆر کەم ماوە هەرچەند ئەو بابەتە زۆر زیاتر لە خۆی هەڵدەگرێت بەڵام ئەمەوێت لەسەر دەرمانی جیاییش قسە بکەین لە سوۆسیال میدیا ئێستا کۆمەڵێک پیج هەن زۆر بە ئاشکرا دەرمانەکان دەفرۆشن دەرمانی جیایی و کۆمەڵێک ناونیشانیان تێدا نووسیوە بە گرنتی بۆ فلانە نەخۆشی بۆ فلانە نەخۆشی ینی دەبینین کە زۆر بە ئاسانی دەفرۆشی و مامەڵی پێدا دەکرێت بەڵەمەتی ئێمە لە کواڵیتی کۆنتترۆل لە پۆلینکردنی مادەکان بەشێکی پۆلینەکە یان یەکێک لە پۆلینەکان دەرمانی گیاییە یان بەرهەمی گیاییە چکە دەرمانی گیایی بەشێکی دەبێتە دەرمان بەشێکی نابێتە دەرمان دەبێتە پێداویستی پزیشکی و تاواکەری خۆراکی ئێمە ڕێنماییمان هەیە ئەوانەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە سوۆسیال میدیا و لە ئۆنلاین ڕێکلامی بۆ دەکە هەموویان ڕەت دەکەینەوە و هاوڵاتیان شاگادار دەکەینەوە ئەوانە هیچ ئەسڵ و ئەساسیان نییە و نابێ بە هیچ شێوەیەک مامەڵی پێوە بکەن ئەوانە هەمووی دەرمانی کیمیایی تێدا بە ناوی دەرمانی گیایی مامەڵی پێوە دەکرێن و دەرخۆردی خەڵکی هەرێمی کوردستان دەدرێن ئێمە ڕێنماییمان هەیە و پێداچوونەوەش بە ڕێنمایەکان دەکەین و ئیجرئاتیش دەکەین بەڵام وەکو باسم کرد ئێمە تیمەکانی ئێمە محدودن بەڕاستی ینی دەبێ هاوڵاتیانیش خۆیان بە بەشێک لە کواڵیتی کۆنتترۆل و وەزارەت تەندروستی بزانن و هاوکار بن لەگەڵ من ئەگە دوا پرسیارم لە ڕووی بەدواداچون و لێپێچینەوەی یاسایی گرفتەکان بکەین چی کراوە بۆ هەموارکردنەوەی یاساکان لە پەرلەمانی کوردستان بێگومان قسە لەسەر ئەو یاسایانەیە کە لە قازانج بە کوالێتیکردنی دەرمان و نەهێشتنی بە قاچاغا نەهێشتنی خراپ هێنانی دەرمانە و لەسەر ئەو بابەتێک کە بەڕاستی ڕێگرە لە بەردەم یان دەستان ناکات و یان دەستکراوەنین لە بەردەم ئیزراعات ئێمە بەداخەوە تا ئێستا یاسامان نییە لە کواڵیتی کۆنتترۆل بۆ هەیکەلیەی کواڵیتی کۆنتترۆلیش کواڵیتی کۆنتترۆل بە فەرمانێکی ئەنجومەنی وەزیران دامەزراوە ئێمە کار بە ڕێنمایی دەکەین ڕێنمایی ئێمە تا ئێستا تا 2020 ڕێنماکانمان ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2016 بوون بەڵام ئێمە وەکو لە بەرنمەکەش ئاماژەم پێ کرد یەکێک لە کارە گرنگەکانمان پێداچوونەوە و ئەپدەیتکردنی ڕێنمایەکان بوو بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان لیژنەی تەندروستی لە پەرلەمانی کوردستان راپۆرتێکیان ئامادە کردبوو کە ینی بەڕاستی جێی دەستخۆشی بوو ینی مەیدانیان راپۆرتەکان حاضر کردبوو دەستیان خست بووە سەر یەک کێشەکان لە کواڵیتی کۆنتترۆل و لە هەمان کاتدا ئێمەش وەکو حکوومەت لە کارنامەی کابینەی نووەم بەرنمەیەکی زۆر تێر و تەسەر و بە دیڕاستەیەکی نزیکەی 2 ساڵی بەرنمەیەکمان حاضر کرد بوو لەسەر بنەمای راپۆرتی لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان و راپۆرتی ئێمە وەکو وەزارەت تەندروستی و کواڵیتی کۆنتترۆل کە ینی ڕاوێژ بە چەندین خەڵکی پسپۆر لە ناوخۆ دەرەوە کرا بوو ئێستا ئێمە ڕێنمایەکان وا ئەپدەیت دەکەین و لە قۆناغی کۆتاییدان ئینشاڵە لە خیلالی ئەو هەفتەی بێت دەکەونە بواری جێبەجێ باشە بەڕێز دکتۆر شێروان سادق بەڕێوبەری کۆنتترۆلی زۆری دەرمان زۆر سپاس کە لەگەڵمان بوو سپاس بۆ ئێوەش
سپاس بۆ ئێوەی بینەریش دادیدار هەرشاد.